دژی دانانی پارێزگارە کوردەکەی کەرکووک هەوڵێکی دیکەی پارتی لە بەغدا ئاشکرا بوو. لەسەر کاتی دابەشکردنی موچەی مانگینۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران هاتە دەنگ و مەرجەکە ئاشکرا دەکات. ئەمریکا 5 پەیامی هۆشداری بۆ عێراق دەنێرێت و لە مەترسیەکی گەورە ئاگاداری دەکاتەوە. دوای 2 مانگ لە پێکهێنانی حکوومەتی خۆجێی و هەڵبژاردننی پارێزگاری کەرکووک، دوو ئەندامەکەی پارتی لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە دادگای کارگێڕی سکاڵا لەسەر سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک تۆمار دەکەن. بەپێی سکاڵایەک لە دادگای کارگێڕی تۆمار کراوە، هەریەک لە حەسەن مەجید و شۆخان حەسیب، ئەندامانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە فراکسیۆنی پارتی سکاڵایان لەسەر سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک تۆمار کردووە لەسەر ئەو دانیشتنەی ڕۆژی دەی هەشتی 2024 لە هۆتێل ڕەشیدی بەغدا ئەنجام دراوتیایدا. ڕێبوارتەها لە فراکسیۆنی یەکێتی وەک پارێزگاری کەرکووک دەنگی پێدراو، دواتر جێگرانی پارێزگار و سەرۆکی ئەنجومەنی پارێزگا دەست بەکار بوون. لە نوێترین لێدواندا ئومێد سەباح سەرۆکی دیوانی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران ڕەتی کردەوە هیچ کاتێکی ڕوون هەبێت بۆ دابەشکردنی موچەی مانگینۆی فەرمانبەرانی هەرێم. ناوبراو ڕایگەیان پێشتر وەزارەتی دارایی ڕوونکردنەوەی لەسەر کاتی دابەشکردنی موچە داوە کە بەستراوەتەوە بە هاتنی شایستەی دارایی لە بەغداوە هەر کات هات پرۆسەکە دەست پێ دەکات. ئەوە لە کاتێکدا ئێستا 10 ڕۆژ بەسەر مانگیدا تێپەڕ بووە، هێشتا هیچ ئاسۆیەک بۆ کاتی دابەشکردنی موچە دیار نییە، سەرڕای ئەوەی تەنها 10 ڕۆژیش بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ماوە. سەرچاوەیەکی سیاسی ئاگادار ئاشکرای کردووە باڵوێزخانەی ئەمریکا لە بەغدا لە ماوەی 72 کاتژمێری ڕابردوو 5 پەیامی هۆشداری بۆ حکوومەتی عێراق ناردووە و ئاگاداری کردوتەوە لە مەترسیەکانی ڕاکێشانی عێراق بۆ ناو ململانەی ئێران و ئیسرائیل. با گوێرەی پێگەی تۆڕی هەواڵی عێراقی INN ئەو سەرچاوەیە جەختی لەوە کردوتەوە باڵوێزخانەکە لە حاڵەتی ئامادەباشیدایە بەو پێی زنجیرەیەک دیداری لەگەڵ دەستە بژێری سیاسیەکانی عێراق ئەنجام داوە کە پەیامی هۆشداری ڕوونی سەبارەت بە گرژەکانی ئێستا و بۆردومانی یەکتری نێوان ئێران و ئیسرائیل خستۆتە ڕوو. باڵوێزخانەکە ڕوونشی کردەوە عێراق وڵاتێکی گرینگە بۆ ئیدارەی ئەمریکا، هەروەها هەوڵ دەدات عێراق بکاتە وڵاتێکی بێلایەن و دووری بخاتەوە لە لێکەوتەکانی پەرەسەندنی ململانەکان کە ئەگەری هەیە لە هەر ساتێکدا فراوان ببێت.